نەخۆشی لە ڕاوکەی گشتی تووشی فۆبیا بن. لە هەڵەبجە لە ڕێگەی سیمینارێکەوە کاریگەریە خراپەکانی بەکارهێنانی مادەی وەشبار خرایە ڕوو. بەختیار عەلی داواکاری گشتی هەڵەبجە باز لەوە دەکات لیژنەی باڵا بۆ بەڕێنگاربوونەوەی مادەی وەشبار دروست کراوە و 13 دەسەڵاتی هەیە. بۆ لیژنە باڵایە بۆی 13 ساڵاحەتی دەسەڵاتی هەیە کە بەشیان باسی وشیاری بەشیان باسی دانانی استراتیژی نیشتیمانی بۆ بەرامبەربوونەوە ئەگەر ئەو استراتیژی نیشتیمانی بە باشی دابنرێەوە کار لەسەر ڕێخەرە کۆمەڵاتیەکان کە بەدادی پەروەردەکردنە و بەتایبەتی باسی لە عورفە جوانەکە یاریمینە کوردستانە ئەمانە کار لەسەر بکات تا ئەمە بەهێزتر کاری لەسەرکەن ڕێخەرە کۆمەڵاتیان کەمتر کەسمان لێ توش ئەبێت کە بێتە قۆناغی دۆمە کە قۆناغی چارەسەرکردنە بینێری نۆڕنگەکان یا بینێری ناو دامەزراوە تەندروستیەکانەوە ئەگەر لێرەش ئەم سنتەرەی دووەم بە باشی کار بکە خەڵکانی پسپۆڕ متەخەسیس بێت و بودجەی باشی هەبێ دڵنیام زۆرێک لەوانە چارە بن. پزیشکێکی دەرونی ئاماژە بە کێشە دەرونیەکان دەکات کە تووشی بەکارهێنەرانی مادەی وەشبەر دەبن و لە ڕووی دەرونیەوە ئەو کەسانە دەڕوخێن. دەژڵێت جگە لەوەش ڕوبەڕووی کێشەی کۆمەڵایەتی دەبنەوە. خود چارەسەرکاری ینی خۆی چارەسەری بەش زۆرینەی ئەوانەی کە بەکاری هێنن تووشی بەشێک لە گرفتە دەرونیەکانە بن بەتایبەت خەمۆکی دڵە ڕاوکێ فترس و فۆبیا و هەندێک جارەچێتە حاڵەتی زوهانەوە کە زوهان حاڵەتێکی توندی دەرونیە کەسەکە لە خەیاڵ و وەهماژی وەکو هەلوەسە وەهمی بۆ هەندێک جۆر لە مادە تووشیەکە بەشێکی تریان لە کاتێکە کە لیانە گیرێتەوە تووشی کاردانەوەی توندی جەستەی دەرونیە بن جگە لەوەی کە هەندێک جارە مادە هۆشبەرانە بێتە هۆی گۆڕینی خودی کەسێتی کەسەکە. توێژەرێکی کۆمەڵایەتی کاریگەریەکانی بەکارهێنانی مادەی وەشبار دەخاتە ڕوودەڵێت خێزان هەڵدەوەشێنێتەوە و ڕەفتارە ناشرین و ناباوەکان لە کۆمەڵگەدا زیاد دەکات. پێکهاتی خێزان لە بەریەک هەڵەوەشێنێ دوای ئەوە ئینسیجامی کۆمەڵاتی کەم ئەکاتەوە دیاردەی کۆمەڵی ڕەفتاری دزی درۆکردن دەستبڕین بۆ بەدەستهێنانی مادە زیاد دەکات لە ناو کۆمەڵگان بێمەتمانەیی زیاد ئەکا دوای ئەوە خەرجێکی زۆرەکەوێتە سەر شانی هەم خێزانەکان هەم کەسەکان و هەم دەوڵەتیش بۆ بنبەرکردنی لەبەرەوە ئەمە ئافاتێکە ئەبێ وەک ئافاتێک مامەڵی لەگەڵا بکەین. بەپی ئامارەکان لە هەرێمی کوردستان ڕێژەی بەکارهێنەران و بازرگانیکردن بە مادەی وەشبار ڕوو لە هەڵکشانە. جگەلەوە یەرێمی کوردستان وەکو ترانزێت بۆ گواستنەوەی مادەی وەشبار بۆ وڵاتانی دیکە بەکاردێنرێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.